وتم هەر ئاڵتونی هیچ بۆ مەکە تەنها ئەڵقەیەک و موبایلێک. چۆن ئاسانکاری بۆ کوڕێکی کە بێتە داوای یەکێک لە مناڵەکانێ یاخۆت لە نەوەکانێ؟ بڕیاری خۆیانیان من تەداخلیان ناکەم. چۆن ئاسانکاری بۆ ئەکەیت؟ ئەگەر خۆشی بێ و کەسە خۆم پێژە و پێڵم بۆ نمونە من کچەکەم زەواجی نەکردەوە بڵێ کەسێکم خۆشەوێ لەوانەیە خۆم چم بەو کەسە بڵێم وەرە و خۆشەوێ ئەگەر کچەکەم شەرم کە کوڕەکە نێتە پێشەوە. بەڵام هەندێک لە دایکان و باوکان ئەرچێکی قورسە خەنە سەر کوڕەکان. نایخەم چکۆ کە دوو کەسێکیان خۆشی هەموو پارەی دنیاشیان یعنی نەیان بێت خۆشەویستی هەیە هەموو پارەی دنیا خۆشەویستیان کۆ ناکاتەوە بەخوا. گوتێ نێن کە کچەکە و زەواجی کردیا کوڕەکە و باشە کچێ هەیە کە زەواجی کردبێ؟ ناوەڵڵا تەلەبێ. کاتێک کە کوڕەکە چووە داوای خێزانەکەی داوای چیان لێ کرد؟ زۆر بوو قورس بووەوە؟ تقریبا آخر من دوو کوڕم هەیە یەکێکیان ژنیانە هەردووکیان ژنیانێنە یەکێکیان زۆر ئاسان بوو بەرەوەی ئەوروپی بوو خۆم دوو ئەڵقەم بۆ کڕین و تەواو بەس کوردەکە نە. ئەو کچ و کوڕانی کە تا ئێستا زەواجیان نەکردووە وەکو تەجروبەی کە لە ژیانی خۆتە هەتا پێویستە لە تەمەنی چەند زەواج بکەن چیان پێ ئەڵێی؟ وەڵایە ئەو کچ و کوڕانە لە تەمەنی 20 ساڵیە زەواجکەن باشە ئەما زەواجەکەیان وا نەبێت کە کۆڵی ئاڵتونی پێکا و کچەکەی بفرۆشێ نەیفرۆشێ باشە چونکە عاقیبەتی خێر نابێ. خۆ لە تەمەنی چەند زەواج کردووە؟ من لە تەمەنی 36 ساڵیە. درەنگ نەبوو؟ بەرەوەڕا درەنگ بەوەزی تروا ڕێکەوت. بەخوا هاوکاریمان کرد خوا زانێ من وتم هەر ئاڵتونی هیچ بۆ مەکە تەنها ئەڵقەیەک و موبایلێک. بۆ؟ ئەی وتم گونا هەم کوڕە بە خۆی بکوێتە سەر پێی خۆی بتوانێن بکاتە ماڵ بۆ خۆی کاشت بۆ خۆی دروستکە من بووی سە زەختێکی لێ بکەم بێ و بارگرانی وەسەری و ناخۆشیان لێ دروست بێ وا باشە ئەوە بە فەقیرانە وردەوردە خۆیان بکەونە سەر قاچی خۆیان. باشە هەندێک دەکات باوکان داوایکی زۆر لە کوڕەکەکەن کەمەواکە لەوانەیە زەواجی بۆ نەکرێت تو چیان پێڵێی؟ بۆ نمونەیسە من 4 کوڕم وەختی ژنیانە بەخوا بڵێم بە خۆمەوە 5 خۆشم هەر ژنەکەم لارێلارە ڕۆڕێ ئەوینە 5 هیچمان ژنمان نییە بەڵام لەخوا بەزیایسە ماڵێکی باش بە پێی بەڕێ خۆیان وتیان قاج ڕاکێشن ماڵێکی باشمان بوو بە توو شۆدانەیەکیان ژنی یاوڕۆیسە سییانمان ماوە لەسەر ماڵ بەخۆ چوار بە خۆم ژنم هەیە خۆم لە خاوەن کچەکانەکەم تۆزێ یارمەتی کوڕەکان بن داوا لەو کچە بە ڕێزانەی شەکەم کە تۆزێ ئەرکیان کەم کەرێنەوە داواشتی زۆر نەکەن بۆی کوڕەکانیش بێنە پێشەوە ئێمە ئیسلامین و حەڵال و هاوسەرگیریەکی حەڵال و هاوسەرێکی بکەن و کەوا گەورە پێخۆش بێ ئەگەر دەستیان ڕۆی و کاتە توانن ئاڵتوو نەکەن هەر چیەکەن بیکەن بۆ ژنەکانیان.